بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر شکستی کردنەوەی گەروی هورموز بەهێز هەروە داهاتووی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا دەکەین. قسە لەسەرەوە دەکەین بۆچی پرۆژەکەی ترامپ بۆ کردنەوەی گەروی هورموز شکستیێنە، هۆکارەکەی چی بوو و ئەو پێشنیازەنوێی کە ئەمریکا پێشکەشی کردووە چی لە خۆ دەگرێ، ئایا ئەمریکا چ جۆرە ڕێکەوتنێکی دەوێ، ئێرانیەکان چ جۆرە ڕێکەوتنێکیان دەوێت، ئایا کامیان پەلەی ڕێکەوتنە بەرز بنەوەی نرخی بنزین کە بە پێی راپۆرتەکان لە ساڵی 2022 تاکو ئێستا ئاسی پێوانەی تۆمار کردووە لە ئەمریکا، ئایا هیچ کاریگەرێکیە لەسەرەوەی کە پەلە بکرێت لە ڕێکەوتن، یاخود سەردانەکەی دۆناڵد ترامپ بۆ چین کەوا بڕیارە لە ناوەڕاستی ئەم مانگە ئەنجامی بدات وا دەکات کە ئێران و ئەمریکا زووتر ڕێککەون بۆ کۆتایی هێنان بە جەنگ و لە ماوەی جەنگداوە لە ماوەی گەماروی دەریایی و ئەم پرۆژش کە ڕاگەنە پرۆژەی ئاشتی بۆ ڕزگارکردنی هورموز، ئێران چی دەستکەوت، ئەمریکا چی دەستکەوت، ئەم پرسانە لەگەڵ بەڕێز هۆشیار وەمەرعەلی شارەزای پەیوەندی نێودوڵەتەکان قسەی لەسەر دەکەین. مامۆستا هۆشیار بەخێر بێن، سوپاسیان دەبوون دەکەن. زۆر سوپاس دەکەین بەخێر بێ. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو پرۆژەی کە ترامپ ڕایگەیاند کە ناوی نابوو پرۆژەی ئازادی، دوو ڕۆژ دەستی پێکرد بە پاساویەوەی ئەو کەشتیانە ئازاد دەکە کە نزیکەی 2000 کەشتی لە گەروی هورموز گیریان خواردووە، کەشتیوانەکان کە دەڵێ لە بارودۆخی مرۆی خراپدان بۆ سەر نەکەوت، بۆ زوو پاشەکشەی لێکرا، کێ لە پێشەوەمەوە بوو، هۆکارەکە بۆچی بوو؟ پێشتر ئێمە ئەم بابەتەمە ماس کردووە کە گەروی هورموز یاخود تەنگەی هورموز لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە بەدەیان ڕێگە هەیە کە تۆ بۆ نمونە دەسەڵاتی خۆت بسەپێنی بەسەریە، بەتایبەتی بۆ ئێران ئەستەمایانی بتوێت بە زۆر بیکەیتەوە، چکە ئەمریکا بیکاتەوە بەچی کاتەوە بە هێزی دەریایە کاتەوە. هێزی دەریایی ئەمریکا لەم چەنگەیە بوو خەڵی لاوانسی ئەمریکا، یعنی هەمیشە هێزی دەریایی پایەیەکی سەرەکی استراتیژی بەرگری و سەربازی ئەمریکا بووە، یعنی لە دروستبوونی ئەمریکاوە و بەتایبەتی لە دوای دووەم جەنگی جیهانی و ئەو سیستەمەی دروست بوو لە ڕێگەی ئەوە قووەتی خۆی لە هەموو دنیاە پەخشە کردو ئەوەی کە بیویستایە بەدەستی ئەهێنا، بەڵام بەهۆی گۆڕینی تاکتیک و جۆری چەکی سەربازیەوە لەم جەنگەیە زۆربەی کە شتەکان زۆر دوورەوەستان و کە گلێشیان نەدرا زیانیان پێگەێنرا هەنووت ئاگر کەوتۆتەوە، مەگەر ترەمپ خۆی لە دەمی دەرچوو یەک دوو جارەتی 100 موشک و هێن نازانم چەند درۆنیان هێناوە ناو ئێرانیەکان. لەبەرەوە هەرگیز چارەسەری سەربازی چارەسەرێکی دروست نەبووە. بەڵێ و تو ئەتوانیت هەیە بگەی لە گرنگی ئەم بابەتە لە قسەی خودی ئەمریکاوە. من پێشتر لەگەڵ تۆ باسم کردو ئەگەر دەتەوێت لە زەهنیەتی سیاسەتی ئەمریکا تێ بگەی لە ڕێگەی دۆناڵد ترەمپ تێی ناگەی، چکە هەر ڕۆژێ لەسەر بەزمێکە لە ڕێگەی مارکۆ ڕۆبیۆ هەم کە هەم وەزیری دەرەوەی هەمیش ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیە، ینی ئەو پۆستە لەوەتەی کە مایک وۆڵز لابرا کە لەگەڵ ناتنیاهوو هەر لە سەرەتای ئیدارەکەی ترامپەوە لە موئامەرەیان ترامپ بەرەو جەنگ بەرن، ئەمە ئاشکرا بوو بڵاو بووەوە، ترامپ دووری خستەوە، خستناردی بۆ نەتەوەیەگرتوەکان لەوێ باڵێز ئێستا. مارکۆ ڕۆبیۆ لەو ڕۆژانەیە قسەیەکی کردوتی تەنگەی هورموز بۆ ئێران وەکو چەکی ئەتۆم وایە لە ڕووی ئابوووریەوە. تەمان پێشتر خەڵکی شارەزان قسەیان کردووە، بەڵام کە ئەو ئەیلێ کەسێکە تەمان چەندین ساڵ لە ئەنجومەنی پیران بووە لەو کۆماریانەشە کە هەم ئێڤەنجەڵەکانە مەسیحیەکان کە زۆر لە ئەنگلی ئیسرائیلن، لە هەمان کاتیشا ئەوێ ئەمریکا ئەو زلهێزە بێ کە بۆ نمونە وڵاتانی تر نەتوان ڕوبەڕووی ببنەوە. دیدێکی کۆنی جۆرێک لە کۆلۆنیالیزمیشی هەیە لە ئاسایشی کۆنفرانسی ئاسایشی مونشن بە نۆستالژیاوە باسی سەدەی 90 و 80 ئەمانەی ڕۆژئاوایە کرد، چونکە ئەوەی من و تۆ ئێستاتی بینین گۆڕینی سیستەمی جیهانیە گۆڕینێکی ڕیشەیە لە توانای ئابووری دنیاە، یعنی لە چەندین سەدەی ڕابردووە بە تایبەتی کە وڵاتانی ئەوروپا، بریتانیا، فەڕەنسا، ئیسپانیا، پرتوگال، ئەمانە ئەڵمانیا، ئەمانە وڵاتی کۆلۆنیالیستی بوون چون زۆربەی دنیایان داگیر کردووە، سەروەت و قووەت لای ئەوان بووە. ئێستا سەروەت و قووەت بە ئاراستەی باشووری نیوەگۆی زەوی ئەوەی پێڵێن گلۆبەل ساوس هاتووە، یعنی بۆ نمونە ڕێژەی دانیشتوانی هەموو ئەوروپا و ڕۆژاوا 125 جیهانە. بۆیە ئێستا هەم ئاسیا هەم ئێرە
خڕڵاتی ناوەڕاست ئەوتری ڕۆژەڵاتی ناوەڕاست بەڵام پێم وایە ناوال سعداوی زۆر جوان شیکارێکە ئەڵێ هەڵەیە بڵێ ڕۆژەڵاتی ناوەڕاست دەست ئێمە ڕاهاتین چونکە ئەڵێ بەریتانیەکان بۆیە پیاون تۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست چونکە بەراورد بە لەندەن ڕۆژەڵاتی ناوەڕاستە خۆی ڕاستەکەی ئێرە ڕۆژ ئاوای ئاسیایە ینی چەمکە دروستەکە ئەوەیە بەڵام بە ڕۆژەڵاتی ناوەڕاست ڕۆشتووە مەبەستم چی بوو لەمە ئەمەی تەنگەی هورمز هەمیشە کێشەیەکی استراتیجی بووە بۆ دۆناڵد ترۆمپ و دەریشکەوت لەو راپۆرتانی لە ڕۆژنامە دیارەکانی ئەمریکایە بڵاو بووە کە دۆناڵد ترۆمپ هۆشداری پێدراوە ئێران پەنا بۆ ئەمە ئەبا ئەو توێتی پێشەوەی بگابەوە ئێران دەڕوخێت تەسلیمە بێ بۆیە ئەبوو بۆ ڕێگەیەک بیدۆزنەوە ئەوەی کە بۆ من ئەنجامگیریەکە چی بوو ئێستا جیهان زۆر پێویستی بەو نەوت و وزەیە بە ئەمریکا خۆیەوە بەس بە تایبەتی ئەوەی زۆر ئێستا لەژێر فشارەیە ئەوروپایە و ئاسیایە بە تایبەتی ئەوروپا کە جەنگی رووسیا ئۆکرانیا ڕوویە کە زۆربەی وزەیان لەوانە غاز لێوە دابینەکرات ناچار ڕوویان کردە ڕۆژەڵاتی ناوەڕاست و ئەمریکا خۆی ئێستا کۆمپانیەکانی ئەمریکا زۆر لە قازانجان قازانجێکی لە ڕادە بە دەرەکەن بەوەکو کۆمپانیا بەڵێ چونکە لە ئەمریکا بەشێک لەوەی کە چونکە ئەمریکا هەمیشە دۆناڵد ترۆمپ پەڵێ ئێمە نەوت و غازمان پێویست نییە بەشی خۆمان بەرهەمەیەنین بە زیادەوە ئەمە ڕاستە بەس لەم کاتەیە کە بۆ نەجیهان پێویستی بە موزەی زۆربەی کۆمپانیەکان نەوتەکە و بۆ بنزینەکە فرۆشن غازەکە فرۆشنە وڵاتانی قازانجێکی زۆرەکەن بۆیە لە ناوخوا کەمە بێتەوە بەرهەمەکە کەم بۆ وەکو لە کوردستان بینیمان ماوەیەکی کەم بۆ بینیمان چۆن نرخی غاز بۆنەوە پێداویستی ماڵ و خۆراک دروستکردن چەند گۆڕانکاری بەسەر هات هەمان شت ڕاستە بۆ ئەمریکا باش وای تێگەشتم من لەگەڵ ئەوەی کە ئێمارات وتی ئێمە لە ئۆپیک یەینە دەرەوە هیچ پەیوەندیەکان بێکەوە بۆ ئەم پرۆژەی ئازادی ترامپ لەگەڵ ئەو کشانەوەی ئیمارات لە ئۆپێک و ئۆپێک پڵس کە تایبەتن بە هەناردەکردنەوە پەیوەندی هەبوو ئۆپیک و ئۆپیک پلس بۆ دروست بوو بۆ ئەوەی بەرژۆندی ئەم وڵاتانەی کە وزەیان هەیە بە تایبەتی نەوت پارێزراو بێ و جۆرێک لە قۆڕخکاریش دروستکەن لە دیاریکردنی نرخە هەنی لە ئەساسا بوو ئەوە دروست بوو هەر بیانوێکی قانونی بهێنرایەوە ئەوە بوو طبعا دوایی کە ئەڵێن ئۆپیک پلس مەمەسۆنێک کە دوای رووسیا شاتەنە ئەو بابەتەوە ئەمە توانای ناردنی وڵاتان یاخود فرۆشتنی نەوت سنووردارەکات یعنی ئەو ئازادیەت نییە کەتیانەوی ئەنجامگیریەکە ئەکرێوا بکرێت ئیمارات لەگەڵ ئەمریکا لە گفتوگۆیان بوون چکە پەیوەندێکی ئەجیار نزیکیان هەیە لەگەڵ ئیدارەی ترۆمپە کە ئێمە ئەتوانین ئەو بۆشایی لە نەوتە ڕێژەی نەوت لە بازاڕی جیهانیان دروست بووە پڕ بکەینەوە لە بەرامبەرە وە لە ئۆپیکی نەدەرەوە تەمان کە لە ئۆپیکی دەدەرەوە ئەوە زیانە بۆ ئۆپیک چکە ڕەنگە وڵاتی کەشی بەدوا بێ و دوجار هەڵوەشێتەوە و لە هەمان کاتە زیانە بۆ رووسیاش کە یەکێکە لە ئاڵنگارەکانی بەردەم ئەمریکا رووسیا لە ئێستادا و ئەوروپا بە تایبەتی لە بەرامبەرە ترامپ پرۆژێشی وا ڕابگەێنێ بڵێ ئێمە وەکو چونکە چۆن پێناسەی کرد دۆناڵد ترامپ وتی ئەمە دیاریە کە بۆ وڵاتان و جیهان وەزیری جەنگیش هەمان شتێوت و بۆ وەکو شتێکی ئینسانی کە ئەم کەسانە لەم کەشتیانەیان ڕەنگە خۆراکیان نەما بێت دۆخیان خراپە ئێمە ئەمانەوێت یارمەتیان بین بەڵام بێ وڵاتانی کەش بێنە ناو بابەتەکەەوە بەڵام لە بنەمادا پراکتیشی نەبوو و ئەم بابەتە چۆن تۆگیتە ئەم ئەنجامگیریە ئێران یەکسەر لە ئیماراتیە ینی ئەتوانی وەکو ینی پێدوای کشانەوەی ئیمارات لە ئۆپێک پڵس لەگەڵ پرۆژەکە یەک ئامانجیان هەبوو لای ئێران هیچ نەبی ئەو دیدگایە هەبوو ئەو ئەنجامگیریە لە ڕووی چکە ئەمە شتێک نی لە ناکەوەی کە نرخی نەوت دابەزی ئیمارات نەوت زیاتر هەنار دەکاوایە بۆی کێشەی دۆناڵد ترۆمپ بۆ نەوت چارەسەر ببێ ئەتوانێت ئەم ئابڵوقەیەی کە سەپاندوویەتی چونکە بەدیلەکە چی بوو بەدیلەکەەوە بوو لە دەریای عمانەوە بۆ نمونە نەوت بنێرن لە خۆیان ڕزگارکەن لە هورمز ئەگەر ئەمە بکرێ نرخی نەوت لە جیهانە داوەزێ ئەم کێشەیە بۆ ترۆمپ چارەسەر بێت ترامپ بتوانێت تا ساڵێکی تر ئەم ئابڵوقەیە لەسەر ئێران بهێڵێتەوە چکە ئێستا بۆ ئێران ئەو بۆ بە خاڵێکی لاوازی شووی لەگەڵ تۆ من ئەم کردووە بەڵێ پێشەوەی بگاتە ئەوەی ترامپ ئەم هەنگاوە بنێ من لێرە لەگەڵ تۆ هاوڕیانە گفتوگویەمان کرد کە ئەگەر لە ئێستا ئێران بۆ سێر لە ڕووی استراتیژیەوە سەرکەوتۆ بچکە دوجار ئەبێتە خاڵی لاوازی نمونەمان زۆر هێنایەوە کە ئێران ئیماراتە کاتە ئامانج ئەم ڕووداوانە چکە ئەزمون پێتەڵێ و زۆر جار کە تۆ لە ڕووداوێک ڕۆدا بڕیارێکی سیاسی ئەبینی بڕیاری سیاسی زۆر دەگمەن لە خۆ ئەدرێ ینی ئەو بڕیاری ئیمارات شتێکی سەرپێی نەهوە
ئەو بڕیاری ترامپ سەرپێی نەبووە لە پشتەوە گفتوگویەکی بەردەوام هەبووە لە پاڵ جەنگا لە پاڵ ئەو ئابلۆقە دەریایی ترامپ سەپانوویەتی بەسەر بەندەرەکانی ئێرانە و ئەوەی کە کێشەی نەو چارەسەر بکەن بۆیە کە سەیری ڕووداوەکانەکەی بە یەکەوەی ئەبەستی لە ڕووی استراتیژی ئەگەیت ئەو ئەنجامەی ئەمە بۆ ئەوە بۆ خۆیان لەو کێشەیە چارەسەر بکەن بەڵام ئێران کە ئیماراتی کردە ئامانجوو لە پاڵاوگە و بەندەرەکان هەیە بۆ ئەوە بوو کە بڵێ ئەگەر بەدیلیش بدۆزرێتەوە ئەوانێکەنە ئامانج چکە سیاسەتی ئێران ڕووناڵێ من نتوانم نەوت بفرۆشم نابێت کەس نەوت بفرۆش باشە بەس وەکو ناوخۆی ئەمریکا ئێستا کە بنزین بەرز بۆ تۆ مەسەی راپۆرتێکم کە دەڵێ لە 2022 ئاستی تۆمار نەکردو $4.50 بۆ گاڵۆنێک کە 3 لیتری نیوە هەتا لە ویلایەتی کالیفۆرنیا باز لە $6 دەکرێت ئەمە کاریگەری هەیە لەسەر دۆناڵد ترامپ بۆ ڕێکەوتن یاخود دابەزینی ئاسی جەماوەریەکەی ترازان لەگەڵ هاوپەیمانەکانی لە ئەوروپا کاریگەری هەیە بۆی کە ڕێکەوتن بکات یاخود ئەم جەنگەی گلا بکاتەوە دۆناڵد ترامپ ینی لە ڕووی استراتیژیەوە ئەمریکا هێچگار لاواز کرد چونکە ئەمریکا پایەی هێزی ئەمریکا چی بووە پایەکی گرنگی سوپاکەی بوو لەم جەنگەیە نەیتوانی ئەو با بڵێن ئامانجە استراتیژیانی هەیە بی پێچێ بەڵکو دەرکەو بۆ جیهان کە ئەمریکا ئەو هێزە نییە لێ بترسی و ئەکرێت بنکەی ئەمریشی کە لە وڵاتێکە هەیە خاڵی لاواز دەبێ ئەکری هێزی دەریایی خاڵی لاوازی بێ و بە تایبەتی استراتیژی ئەمریکا لەسەرەوەدا ڕێژراوە جەنگێکی کورد لە ڕێگەیەوەی کە پێڵن شۆک ئەو یعنی تووشی شۆکێکی بەرامبەرەکە وایش پرسەکەی ناچار بێت تەسلیم بێ لەبەرەوە چەندین ساڵی ئەوێت کە بتوانێت ئەو پێگەهێنە دروستکاتەوە لە ڕووی ئابوووریەوە ئەمریکای وێران کرد بەو شەڕە بازرگانی دەستی پێکرد لەگەڵ وڵاتانە لە پایەکی تری قوتی ئەمریکا هاوپەیمانەکانی بوو کە یعنی ئەوەی دۆناڵد ترامپ کردوتی بۆ نەبڕیاری ئەوەی کە سەرباز بکشێنێتەوە لە ئەڵمانیا 5,000 بۆ نەسەربازە کشێنێتەوە بەڵام ئەمە هەم بۆ ڕکابەرەکانی بۆ نمونە پەیامە کە ئەکشێتەوە هەمیشی تر هاوپەیمانەکانی ئەبێ بیر بکەنەوە لە استراتیژیێکی نوێ بۆ پاراستنی خۆیان بۆیە ئەبینین فەڕەنسا ئاڵێ من ئامادەم چەتری ئەتۆمی خۆم بۆ نمونە فراوان بکەم ئەڵمانیاش پارێزم ئەوروپاشی پێ پارێزم بەرامبەر بە رووسیا پایەکی تری ناوخۆ بوو کە ئەمریکا وڵاتێکە دیموکراتیە بۆ نمونە دەستوریی هەیە هەمووی پێشێل کرد هیچ شەرمیشی لێ ناکا بە ئاشکرا ئەیڵێ گرنگترین لایەنی بۆ ئێمەی کوردیش هەمان شت دروستە دیوی هێزی نەرمی ئەمریکا بوو یعنی ئەمریکا وێنەیەکی ئیجابی هەبوو بۆ نمونە لە قەیرانی مرۆییە لەنەوە یەک هاتن پشتیوانی کوردیان کرد ئێمە لە تراژیدیایشی گەورە و کارەساتێکی گەورەیە بووین وەکو وڵاتانی تر نەبوو بۆ چکە ئەمریکا بیرمان نەچێت پێچوانەی ئەوروپا و بەشێک لە وڵاتانی تر مێژووی داگیرکاری نییە مێژووی کۆلۆنیالیزمی نییە بۆ مانایی بچێتە وڵاتاندا ژیریان کە ببێنێتەوە دەست بگرێ بەسەر وڵاتەکەیە باشە هەوڵی داوە کاریگەری سیاسی ئابووری دابنا لەسەر وڵاتانە ڕفتاریان دیاریکە و کێشەکەش لەگەڵ ئێرانە هەر ئەمەیە هیچیکە نییە لە بەرنامەی ئەتۆمیە شتێکی کێ لە ڕووی استراتیژیەوە بۆیە لە ناوخۆیە ئێستا نەتەوە یەکگرتووەکان پرۆگرامی خۆراکی نێونەوڵەتی بانقی نێونەوڵەتی ئەڵێن ئەم کاریگەری ئەم دۆخەی کە ئێمە تێکەوتوین ئێستا دەرناکەوێت مانگی 8 و 9 دەرەکەوێت بۆ نمونە ئەوەی کە پێویستە بۆ کشتتوکال لەم ناوچەیەوە ئەڕوات برسێتێکی زۆر لە جیهانە دروستەکە نرخی هەموو شتێک بەرزەکاتەوە بۆیە دۆناڵد ترامپ لە دوای ئەوەی نەیتوانی لە هەفتەی یەکەمە چەند ڕۆژ یەکەمە ئەو ئامانجی ئێوێ بی پێشێ و ئێران خۆی گرتەوە لە شۆکی یەکەم ڕزگاری بوو کە ڕەنگە زۆر ئەستەم بێت لە مێژووە نمونەیەکی وا بدۆزیتەوە کە وڵاتێک لە یەک ڕۆژە هەموو سەرکردەی یەکەم سەرکردی سیاسی و بۆ نمونە مەرجعی دینی ئەو وڵاتە ڕابەرەکەی فەرماندەکانی وەزیرەکانی بە وەزیری ئیطلاعاتەوە بۆ سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی بۆ نەلاریجانی ئەمانە هەمووی بکرێتە ئامانج بەڵام وڵاتەکە هەر بەردەوام بێ و بگرە جنگەکە فراوانتریش بکات نمونەی نییە چکە هەمیشە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە عێراق نمونەیە بۆ نمونە سەدام خۆی شاردەوە هیچ شتێک نەما باش هەموو وڵاتەکە ئەوەی تەبەخوری کرد لە لیبیا بە هەمان شێوە بەشار ئەسەد هەتا هەفتەیەک پێشەوە این بێ پێی وابوو هەتا حکومەکە کە ئەو ڕۆژ هیچ نەما
ینی وڵاتەکە لە ماوەی چەند ساعتێکا ڕوخە بۆیە کەوت دۆخێکی استراتیجی ئالۆزەوە دۆناڵد ترامپ چۆن نەتوانم جۆرێک لە سەرکەوتن بەدەست بێنم و بگەم بە ڕێکەوتنێک کە بە هینی بفرۆشمەوە بۆ نە بە ڕێی گشتی ئەمریکا بە خەڵکی بفرۆشمەوە بەڵام هەمیشە کێشەکە لەم هاوکێشەیە ئیسرائیل بووە بە ئێستشەوە کە ناهێڵێت ئەم بابەتە چارەسەر ببێ بە تایبەتی ویتکۆف و کوشنەر زۆر دیارە ئەنی ئەوەنەی بەرگری ئەەکەن لە بەرژەوەندی ئیسرائیل ئەوەندە سیاسەتی ئەمریکا جێبەجێ ناکەن و ئەم مۆدێلی حکومڕانی ئەمریکا زۆر لە ئەوەی ڕۆژهڵاتی ناوەڕاستی خۆمانە چێت کە تۆ زاواکەت بێنی بەبێەوەی هیچ سیفەتێکی هەبێ ببێ بە پرسی مەلەفێکی وا گرنگ بۆ نمونە لەبەرەوە ئێستا هەردوو لە هەم ئێران هەم ئەمریکا لە دۆخێکی استراتیجی چەقبەستویان یاخود لە چەقبەستوی استراتیجیان بۆ مانایی کەسیان نایانێ بگەنەوە بە شەڕێکی فراوان بگەڕێنەوە بە شەڕێکی فراوان و ئەیانەوێت بگەن بە ڕێکەوتنێک بەڵام ئێجگار دوورن لە ڕووی دوای لەسەرەکان قسەدەکەن سەر ئێرانیش بەس وەکو دۆخی ناوخۆی ئەمریکا وەکو بڵین بوارە سوتەمەنیەکەی دابەزینی بڵین ڕێژەی جەماوەری ترامپ و کۆماریەکان ئەو زۆر کاریگەری هەیە لەسەرەوەی کە ڕێکەوتن بکرێت یاخود باخی پێ نادا وەکو دۆناڵد ترامپ دۆناڵد ترامپ ئێستا لە ڕووی جەماوەریەوە لە خراپترین تۆخایە بە پێی ڕاپرسیەکان بەڵێ زەنی هیچ کەسێک نەبوو وا دۆخی خراپ بێت چکە راپۆرسیەکی CNN هەبوو دەڵێ لە 35 ئێستا جەماوەرەکەی بۆ لە 35 دابەزیوە کەمتریشە لە 35 بەڵام من ویستم لە وەڵامەکەی وێنەکە چی بڵێم کە تۆ پرسیاری پێشی شوگر باسی نرخی بنزینەکەت کێشەی وزە بەشێکی کەمی بۆ نمونە بنزینە یا ئەو پێداویستیانەیە بەڵام ئەمە کاریگەری لەسەر کۆی ئابووری جیهان لەسەر استراتیجی سیاسەتی با بڵێن زۆربەی وڵاتان وە زۆر لە وڵاتان لەگەڵ ئێران کەوتنە گفتوگوی ڕاستەوخۆ چون کە لە دۆخێکا بوون بەرەو باڕوخان بڕۆن ئێستا زۆرێک لە وڵاتان لە ئوسترالیاوە بۆ وڵاتانی ئاسیا ڕێژەی ئەوەی کە تۆ ئەتوانی چەند بنزین بکڕی بۆ نمونە چەند پێداویستی بکرێت سنوورداریان کردووە چونکە هەموو وڵاتێک بەشی مانگێک دوو مانگ ئەو پڕی سێ مانگ یەدەگی هەیە و خەزنی کردووە لە نامێنێت یانی هیچ ینی لە زۆرێک لە وڵاتانی ئاسیا زانکۆ و خوێندن و فەرمانبەر ومانیان ڕاگرتووە یا کردویانە بە چەند ڕۆژێک لە هەفتەکەیە بۆی کەم ینی مەسروفی سوتەمەنی بکەن بەس من مەبەستەکەم ئەوەیە کە لەگەڵ تۆ پێشترم گفتوگویەمان کرد لە ڕۆژێکەمەوە ئێران استراتیجەکەی جەنگی نابەرامبەر جەنگێکی ئابووری جەنگێکی سیاسی چکە لە ڕووی مەیدانیەوە بەراورد ناکرێت بە ئەمریکا ئەمریکا زلهێزە بۆیە سیاسەتەکە ئەوە بوو کە ئەم ینی کامیان ئەتوانن زۆرترین تەحملی ئازار بکەن ئازاری دۆخی ئابووری و سەربازی سیاسی گرێوی ئێرانەوە بوو کە ئەم زیاتر ئەتوانێت بەردەوام بێ بەراورد بە ئەمریکا و ئێستا ئێمە لەو دۆخەیان کە ناڵێم چەقبەستوی استراتیجی هەیە بۆ مانەی دۆناڵد ترامپ بژاردەی باشی نییە کە ئەگەڕێیتەوە بۆ جەنگ تاقی کراوەتەوە هەرچەندە دۆناڵد ترامپ لە دنیای خۆیان ژیانیسە ئەو راپۆرتانی کە هەیە ئەمریکا ڕێژی 150 موشکەکانی بوون لە تاماهۆک و موشکە پێشکەوتەکان بەکارهێناوە دوێنێ پێ لەیان پرسی وتی ئێستا زیاترمان هەیە لە پێشجەنگێک منطقییان نییە اینجا ئەمریکا وڵ ستریت جێنەڵ ئەم هەواڵە بەسەر ئێمە ئاڕاتەمان چکە ئێمە دوورین گرنگ نین بەس لەو هەفتەیە وڵ ستریت جێنەڵ بۆ یەکەم جار بڵاوی کردەوە ئەمریکا بۆ یەکەم جار ڕێژەی قەرزەکەی بوو بە قەبارەی ڕێژەی ئابووریەکەی کە ئەمە دەوتمانەیەکی ینی مانای وڵاتێکە قەرزەکە بۆ نەکەسێک داهاتی 2 ملیۆنە بۆ نمونە ئەتوانێ ملیۆنی قەرزکە ئەتوانێ ملیۆنیە قەرزکە بۆ مەسروف بەس کە قەرزەکەی 2 ملیۆن دیناری عراقی بێ و داهاتیشی لەمانێکە هەر 2 ملیۆن بێ ئیتر دیارە دۆخەکەتی بەسەر دێت چکە ئێستا هەندێک لەو کەسانەی لەوانە وەزیری خەزانە لە سەردەمی بوشکە قەیران دروست بوو کەسی جان هاتوونەتەوە ئەڵێن ئێمە بێ خۆمان حازرکەین بۆ سینناریوەیە کە ئیتر وڵاتان وەرەقی نەقدی ئێمە ئەوەی کە ئەفرۆشرێ و بەشێکە لە قەرزوانن نەکردن هەرچەنە بەشێکی زۆر لە قەرزی ئەمریکا هینا خۆیە و لە هەمان کاتیشە ئەمریکا خۆی پارە پرنتەکە بەس من لەگەڵ تو ئەمە ماس کردووە کە ئێمە ئێستا لە شاهدی گۆڕانکاریی ڕژین لە سیاسی ژیانە بۆ چونکە ئەمریکا چەند ئابلوقێکی سەپان باسەر هەندێک لە پاڵاوەکانی چینە ئێران چین کرد وەردەگرن وایە چین چی کرد قانونی خۆی بەکارهێنا و
فەرمانی کرد کە نابێت کەس ئەو ئابلۆقە ئەو وینەی ئەبلۆقە جێبەجێ بکات. دوێنێ لە مارکۆ ڕۆبیان پرسی لە کنگرە ڕۆژنامەوانەکە کە تو ئێوە چیەکەنەوە دەچین قبولی ناکات بۆ قەت چینەوەی نەکردو یەکەم جارە بۆ چونکە ئەو دروست بووتیان ئێستا نەوتەکە هەر دەڕوا و هێزی دەریایی چینی پارێزگاری دەونەتەکە کە بۆ چین دەڕوە نێوتی ئێرە هەر بۆ چین دەڕوە ڕازبووە بمکەکیمەوە شتێکە بێ معلوماتی زۆر وردە بێ نامۆست نەوتەکە هەر دەڕوا بۆ چین بەڵام ئێران هەموو وڵاتێک 12 مایل چەندێکە کیلومتر بزەبت نازانم لە ئێستا ئەوەندە کەناری دەریایەکی بە سنووری ئەو وڵاتە دانرێ. ئێران بە کەناری دەریای خۆی ئاچێتە پاکستان لەیەوە ئەچێتە هندستان ینی ئەو ڕێگەی بەکارهێناوە. بەڵام مەوزوعەکە ئەمە نییە، مەوزوعەکە لە ڕووی استراتیژیەوە دۆناڵد ترامپ ئەگەر نیەتی ئەوە بوو بێت لە ڕێگەی خستنی ئێرانەوە وزەی جیهانی کۆنتترۆلکە ئەوە ڕوبەڕووی چین ببێتەوە بۆ نمونە لاوازی کات چونکە سیاسەتی ئەمریکا هەتاکو ئیداری یەکەمپی ترامپ 2016 هەڵکردن بوو لەگەڵ چینە. یەکی لە پرسیارە استراتیژیەکان لە ناوەندی بڕیاری سیاسی ئەمریکا و دەستگاکانی بیرکردنەوە و ناوەند ئەکادمیەکانە ئەوە بوو ئایا چۆن لەگەڵ چین مامەڵک ئەکرێت چین بە ئاشتی ببێ بە زلهێز، چونکە هەمیشە لەوەی کە زلهێزێکەیە و زلهێزێکی کە دروستە بێت جەنگ دروست بووە. باشە بۆیە هەوڵێندا چینیان هێنایە ناو ڕێکخراوی بازرگانی نێودوڵەتیەوە پەیوەندیان دروست کرد بۆی بەهێمنی بڕوە. دیدگایەکیشە بوو ئەگەر چین دەوڵەمەند ببێ و گەشەی ئابووری بکات لە ناوخۆ ئەبێ گۆڕانکاری سیاسی بکات بۆ نەبە ئاراستی کرانەوەی تر بڕوە. زیاترەوە لیبرالیزم ئەوانەی کە لیبرالی بوون دەرکیزیان لەسەرەوە ئەمانە هەموو شکستی هێنا. ئێستا چین و ئەمریکا لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوە خۆیان، یعنی ئەگەر ترامپ نیەتەکەی ئەوە بوو بێ لە هەڵگیرسانی ئەم جەنگە ڕێک ئەنجامەکەی پێچەوانە بوو چینی بەهێزتر کرد لاوازی نەکرد. چینی بەهێزتر کرد. ئێستادانەکەی بۆ چین پێوەستە بەچی چووکە باز لەوە دەکرێت کە ئاژانسەکان دەڵێن ترامپ پەلەیەتی بڵێن لانی کەم کۆتایی بە جەنگەکە بێنێت بەر لە سەردانەکەی کە ناوەڕاستیە مانگە بۆ چین دەیکە بەدەستی پڕەوە بڕوە خۆی پلانی هەبوو لەوە بەرەستی پڕەوە بڕوە بۆچی هەبوو مانگی 4 مڕات پێیوا بوو تاو کاتە کە جەنگەکە دەست پێ کرد پێیوا بووە تاو کاتە ئەتوانێت ئەوەی کە ئێوێ لەگەڵ ئێرانە بیکە ئەو مۆدلی بنزیوێل لا جێبەجێکە و ئەو کاتە چێ بۆ چین بە زمانێکی تر قساکات چونکە 1970 نەوتی ئێران بۆ چینەڕوە. وڵاتانی تری ناوچەکە هەمویان هاوپەیمانی ئەمریکان. ئەمریکا توانێت فەرمانیان پێ بکات لەگەڵ چینە ئەو پەیوەندیانە سنووردارکەن. بەڵام ڕێک پێچەوانە کەوتەوە هەرچەنە چین یەدەگێکی زۆری هەیە و لەگەڵ رووسیا شاچوونەتە قۆناغی استراتیژی تەواو جیاوازەوە چونکە لە دوای دووەم جەنگی جیهانیەوە کێشی قوڵ هەبوو لە بینی چین و سۆڤێتە و ئەمریکا کیسنجەر ئەمەی استیغلال کرد بۆی کە لەگەڵ چینە لەگەڵ ماو زێدۆنگاک بۆ نەپەیوەندەکان ئاساییکەن. کێشەی چین و رووسیا هەبوو لەسەر چی بەڵێ کێشی سنووریان هەبوو کێشی ئایدۆلۆژیان هەبوو تەنانەت چینێکی دیبلۆماسی هەیە کە خروشچۆف کودتای بەسەر ئەکرێ لە رووسیا وەفدێکی چینی ئەچێ ئەندامێکی وەفدەکەی رووسیا سەرخۆشە بێ ئەڵێ ئێوەش بۆ هەناکەن لە ماو لابن ئەمە قەیران دروستەکات و چونکە لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە دراوسێن چۆن ئێستا چین و هندستان هەمیشە کێشەیان هەیە بۆ چین و پاکستان هاوپەیمانی استراتیژین چونکە هندستان و بۆ پاکستان ناکۆکن هندستان کێشەی قوڵی هەیە لە ڕووی سنوور و لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە لەگەڵ چینە ئەمەوەی کردو پاکستان ئەوە نزیک ببنەوە لە یەکتریاڵێت دوژمنەکەم دۆستمە بۆیە چین هات لەگەڵ کیسنجەرە لەگەڵ ببوورە نیکسنە کیسنجەر ئەوەی کردوتی ئێمە باکارێ بکەین نزیک بین هەم لە سۆڤێت هەم لە چین ئەمانە داببڕیندەیەک باشە بەس جەنگی ئۆکرانیا کارێکی کرد کە رووسیا و با بڵێن چین ئێستا چونەتە قۆناغێکی استراتیژی ئێجگار قوڵەوە. دۆناڵد ترامپ هەدەفێکی ئەمەیە کە ئەوێت شەڕی ئۆکرانیا کۆتایی پێ بهێنێت رووسیا جیا بکاتەوە بەس جا نابنەوە لە یەکتری باسانی بەمانایەکی تر ئێستا تۆ لەناو ڕووداوێکی گەوری جیهانی ئاژی کە سیستەمی جیهانی گۆڕانکاری بەسەرایەت بە بەرچاومانەوە ڕەنگە هەندێک جار کە لەناو ڕووداوێکی واین هەستی پێنەکەین بەڵام ئەمە کاریگەری قوڵی بۆ داهاتوی جیهان بۆ داهاتوی ڕۆژەڵات و ناوەڕاست و کوردی شەبێ. باشە سەبارەت بە پێشنازێکی نوێی ئەمریکا دەڵێ گەشتووە بە ئێرانیەکان کردنەوەی گەر و هورمز لە خۆ دەگرێ لابرنی گەمارۆی دەریایی پرسی یۆرانیۆم 12 بۆ 5 ساڵ ڕابگیرێ نازانم یۆرانیۆم بگوازرێتەوە گەر ئێران ڕازی بێ سزاکان هەڵبگیرێ پێ دوای ئەم جارە جیاواز بێ لە گفتوگۆکانی ڕابرد پێشنیازەکە شتێکی تازەی تێداوەندەی کە بەڕێزت
بلا شون کردەوە خۆی دۆناڵد ترەمپ بەناوبانگە بۆی ناخوێنێتەوە شتی حەزی لە شتی کورتە ئێستا ئەمڕۆیی کە هەیەڵێن لە لێکەیشتنیەکی با بڵێن یاداشتێکی لێ تێگەشتنی یەک لاپەڕە یەک لاپەڕی نردو مێمۆراندەم ئۆف ئەندەرستاندینگ پێڵن تەمان مێمۆراندەم ئۆف ئەندەرستاندینگ ناڵێم گرنگ نییە بەس ئەم پرۆسەی ئێران پرسی ئەتۆم پرسی ڕۆڵی ئێران لە ناوچەکە پرسی ئەجگار ئاڵۆسن یعنی چکە تۆ بوونەیەکی لە شتەکان ئەمریکا ئەوێ من ئەوێ دڵنیا بێت لەوەی چاودێری ئەتوانێت بەرنامەی ئەتۆمی ئێران بکە ئەمە ئەبێ میکانیزمی وردی بۆ دابنرێ بۆیە هەنی ڕێکەوتنی یەک لاپەڕە لەسەر پرسێکی وە ئاڵۆز بەس ئێستا باشترین سیناریۆ ڕەنگە بۆ هەردوولا بۆ ناوچەکەش هەر بۆ ئێمەش بۆ عێراقیش چکە دۆخی عێراق زۆر ئاڵۆز ئێستا بەگدە خراپتری شەبێت لە داهاتوی کنیسیکا ئەوەیە کە هورمز بکرێتەوە لە بەرامبەر لابردنی ئابلوقەکەیە ئێران ئەڵێ من پیتانی یۆرانیم ڕاگرم بۆ 10 ساڵە 15 ساڵە من لەگەڵ تۆ گفتوگویم کردو ئێران ئەمە ئەکا هیچ کێشەی نییە کوڕاگرتنی یۆران بەڵێ بەڵام بڵی دەستبەرداری بە یا ئەوەی کە ئەمریکا داوایە کرد ئەبێ بنکەکانی هەمووی هەڵوەشێنێتەوە ئەمە ناکە یۆرانیومەکە ببرێت کێشەکانی بۆ خۆی دروست کردووە سەوەی هورمزمان باز کردووە کە کراوە بوو ئەم بۆی ئەم شەڕۆ داخرا پار لە ئەسفان و فۆردۆ ئەمانەی یاوانە وتی من یۆرانەمەکەی ئێرانم خاپور کردووە و لەژێر ئەرزایە یعنی ئەگەر ئەوەی نەکردایە ڕەنگە بیتوانێت بە ئۆپەراسیۆنێکی تایبەت دەری بێن ئێستا ئێرانەکانیش ئەمان تەمان کردووە بە خاڵێکی بێز بخوارەڵەن کاکە تۆ خۆت ناڵی مەتەخستومەتە ژێر ئەرزەوە چۆن دەری بێنین باشە ڕەنگە پرۆسەیەکی ئاڵۆز ڕەنگە 6 مانگی بێت هەیدۆزینەوە لە ژوایە بەچکۆ شاخێکە ڕۆخاندووە یعنی زۆربەی ئەم کێشانە دۆناڵد ترامپ بۆ خۆی دروستی کردووە ئەگەر پار لی نایە ئەیتوانی ئێستا ئاسانتر بگا بڕێکەوە چکە ئێران ئەو بیانووی نا بەس بەڕێز پێشتر و لە بەرنمەیەکی پێشتر باسی لەوە کرد کە ئێران پێشکشانەوەی ترامپ لە ڕێکەوتنامەی ئەتۆمی 2015 بڵێن ئێران یۆرانیومی پتێنراوی نەبوو بەوە ئاستە وە کێشەی هورموزی نەبوو ئەنی ئەو دوو کێشەیە کێستا بوون کێشەی سەرگەر دووکیان لە سەردەمی ترامپ دروست بوون هەم یۆرانیوم 440 کیلۆگرامەکە لەگەڵ هورموزەکەش بەڵ ئەزانی خۆی ئاگرەکەی هەڵگیرسانەوە خۆی ئاگر کوژێنەوەش بێ ئەوەی کە بەڵێ ڕێکەوتنی ئەتۆمی پێشوو زۆر گرنگ بوو کە حەکیم بۆ چونکە هەر ئەمریکا نەبوو رووسیا و چینی تیا بوو کارەتەن رووسیا و چین و ئەمریکا ڕکابەریەکەن زۆر قوسڕەیەکەون لەسەر بابەتێک و وڵاتانی بەریتانیا بوو فەڕەنسای تیا بوو ینی هەر 5 ئەندامەکەی ئەنجومەنی ئاسایش لەگەڵ ئەڵمانیایە و ئێران پابەند و بەوەی ئەمە ئاژانسی وزەی ئەتۆمی نێودوڵەتی دووپاتی کردەوە حتا کە ترامپ کشایەوە ئێران بەردەوام بوو لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە تا ئەو کاتی ئەوروپیەکان نەیانتوانی جێبەجێکەن بۆ چکە هینێکیان دانا میکانیزمێکی بانقیان دانا بۆ بەردەوام بوون لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە سەری نەگرت چکە تازە بوو و دۆناڵد ترامپ هەڕەشەی کرد لە ئەوروپیەکان وتی ئەگەر لەگەڵ ئێران بەردەوام بن و ئێوە بازرگانی بکەن من ئابلوقا سەپێنم ناهێڵم لەگەڵ ئەمریکای بازرگانی بکەن یعنی وەکو بە زۆر سەپاندی بەسەر ئەوروپیەکانە بەڵام ئێران پابند بوو بۆی کە بەرنامەیەکی ئەتۆمی مەدەنی هەبێ ڕێژەی پێدانی 3.67 زیاتر نەبێ کە ئەمە بۆ پێداویستی پزیشکی و وزە و زۆر بابەتی دیکەی تەکنۆلۆژی و زانستی گرنگە ئێمە هەروە زانین کارەبا و ئەتۆمە ناشتی زۆر گرنگەیە پێویستە لە ڕووی پزیشکیەوە بەکەتوانی ئیسفاری لێ بکەی بەڵام دۆناڵد ترامپ هەڵ کشایەوە دۆناڵد ترامپکە کشایەوە ئێران وەکو فشار ڕێژەکەی بەرزکرێەوە بۆ 160 لەمە شاتەمان زیانی کرد بە بڕای من چکە ئەمە نەبووە هۆی ئەوەی قەنەعەت بە جیهان بێنێ بەرەو ڕێکەوتن بۆ مرۆن بەڵکو تەڵەیەک بوو ڕێگەی یا بە ئیسرائیل کە تەفسیری ئەم هەنگاوە ئێران وا بکات لە 2 هەفتە ئەتوانێت بیکاتە سەدانەوە 2 ئەتۆم دروستکە و لێرەوە ترامپی قەنەعەت پێهێنا یاخود هەڵی خەڵەتدان و فێڵی لەکرد کە پەلامەلای ئێران بن بۆیە ئێران ئەگەر ئەمە لە کۆڵی خۆی کاتەوە لە قازان بەس پێت شتێک بەلای ئەمریکا و هێڵی سووربێ و بەلای ئێرانیشەوە بۆ ڕێکەوتن شتێک هێڵی سووربێ ئێران سێشت بە شێک باس ناکە یەکیان ئەوەی کە بەرنامە ئەتۆمیەکە هەر واز لێ بێن یعنی هەڵی وەشێنێتەوە ئەوە ناکات چکە حەقێکی قانونی خۆیەتی بە پێی ڕێکەوتنامەی NPT دووهەم مۆزوعی موشەکی بە هیچ شێوێک باس ناکە چکە لێکێک لەم شتانەی کە لەم جەنگەیە هاتە پێشەوە کە ئەمەش دیسان مەرجی ئیسرائیل بوو قەت مەرجی ئەمریکانە بۆ وڵاتان هەموو موشەکیان هەیە ئەوەی کە وڵاتێکە تۆزێک بەخۆیەوەیەتی پێچوانی عێراق بۆ نمونەکە وڵات نییە ینی سەروەری خۆی نییە بەو مانایە مەبەستم
هێزی سەربازی وینی خودیفاعی خۆی هەیە تورکیا گەورەترین موشکی تاقی کرد لە مێ موشکی کشۆر بەڵێ چونکە وڵاتێک مەترسی هەیە هەموو وڵاتێک بێ خۆی بپارێزێ بۆی ئێران بەرنامەی موشکیش باس ناکە ئەمە سیاسەتی ئیسرائیلە کە ویستیان سیناریۆکەی سەدام دووارەکەن و سەدام کاتی خۆی بەرنامەی موشکیان پێ هەڵوەشانەوە سنوورداریان کرد کە نەگاتە ئیسرائیل دوایەوە یەک ئەوە ناکە ئێران مۆزوعی ڕۆڵی نێودوڵەتەکەی هەرێمەکەی باس ناکە ئەسڵەن ئەم جارە بەشێک لەوەی هورموز بوو بە کێشە چی بوو کە ئاگر بەس ڕاگەیەنرا قەرار بوو لوبنانی تیابێ ئیسرائیل گەورەترین هێرشی کردە سەر لوبنان ئێرانیش وتی مادام ئەوەی لوبنان نەوەستاوە شەڕەکە من هورمز ناکەمەوە دۆناڵد ترەمپ چی کرد من لە هەموو ئەو بەرنامانەی کردو من لە هەموو کەناڵەکان وتومە ناتەنیاهو ناتوانێت لە قسەی ترەمپ دەرچێت کە ئیسرائیل بە قسەی نەکرد هات لە تروس سۆشەڵ شتێکی نووسی کە هیچ سەرۆکی ئەمریکا نەیکردو وتی قەدەغەیە بۆ ئیسرائیل کە بەردەوام بێت لە شەڕ لەلایەن ئەمریکاوە لێی قەدەغ کراوە بووی نییە بچێت پەلاماری لوبنان بات یعنی کردێ شتێکی ئاشکرا لە بەرچاوی عالەمە ئەمەی وت بۆ چونکە ناتەنیاهو بە ڕێگای جیاواز هەمیشە بۆەوە ئەگەڕێ کە ئەم شەڕە بەردەوام بێ بەڵکو بەهۆی ئەمریکا بتوان کۆتایی بە ئێران بێنن بەڵام استراتیژیەکە شکست هێنا دۆناڵد ترەمپ ئەوێ دەرچێت لەمە بڵێن ئەمریکا نایەوێت چی بە ئێران ببەخشێ لەم ڕێکەوتنە ئەمریکا بە ئاشکرا ڕازی نابێ هورمز لەژێر کۆنتڕۆلی ئێران نابێ بەس چاوپۆشیەکە بڵێ لەنی لەو ڕێکەوتن دانی پیانانێ چونکە ئەمە کاریگەری ئەبێ بۆ هەموو ئەو تەنگە و دوورگانی کە لە جیهانە بۆ بازرگانی پێویستن لە بۆ نە سنگاپورە و مالیزیا و ئیندۆنیزیاوە بۆ ئەو پەڕی دنیا باشە چکە ئەبێ بە مۆدێلی کەنداوی سوێس و پەنەما و ئەمانە کە تر ئەو وڵاتە پارەی لێ وەرگێت بەڵام چاوپۆشی ئەەکەن پێ دوێ خۆناغی داهات و ئەم گەروە ئێران بڵێن باز و ڕسومات وەربگری ئەوە دەڕۆین یاخۆد ئەوە کۆتایی ئێران ئەگەر بتوانێت لە ڕووی ئابوووریەوە نەوت بفرۆشێ کە من پێم وایە ئەمریکا نەتوانێت ڕێگر بێەوە ڕەنگە چاوپۆشیشی لێ بکەن نەوت فرۆشێ بەچین و هەند لە وڵاتان زۆر هین ناکات لەسەر ئەوە ینی کە ئیلا من پارە وەرەگرم ئەمریکا دۆناڵد ترەمپ کە ڕێکەوتنەکە کرا لەگەڵ ئۆبامایە چەند ملیار دۆلارێکی ئێران گەڕێنرایەوە چکە ئێران لە 79 بەردەوام پارەکانی لە بانقا دەسی بەسەر راپۆرتم میڵێن بە زیاتر لە 100 میلیارد دۆلار نایسە بۆ نمونە لە خودی ئەمریکا پارەی هەبوو چکە شا بۆ نمونە لە بەریتانیا ئەمریکا زۆرێک لە وڵاتانە چەکی کڕیوە کە شۆڕشی ئیسلامی بوو ئەم شتانە ڕاگیرا هەمووی باشە ئەم پارەیە ماوەتەوە و زیادیشی کردووە باشە بۆیە ئۆباما هەندێک پارەی یایەوە ئەمە دۆناڵد ترەمپ کردی بەهەرا ئێستا خۆی ئەم کێشەیە هەیە ئەبێت بەشێک لەم پارانە ئێران ئازاد بکە پێ دوێ ڕێکەوتنێکی وەکو ئۆبامای پێ ناکرێت لەگەڵ ئێران لەم خۆناغە دۆناڵد ترەمپ ئەو ڕخنەی هەبوو لە ڕێکەوتنی 2015 ڕخنەی هەبوو بەبێ ئەوەی تێم بکە و زیاتر سیاسەتی ئیسرائیلی جێبەجێ کرد کە کشایەوە لەی بەڵام مەبەستمەوەیە ڕازیە بن بۆ نمونە بۆ 15 ساڵ ئێران ئەگە بڵێ ئەتۆمەکە ڕاگرم ئەو کاتە ترەمپ وازەهێنی لە مەرجی ئەوەی کە پیتاندن هەر نەمێنێت یان سفر کرێتەوە بۆ هەتا بەرنامەی موشکی زۆر نایکا بە کێشە بە بڕوای من مۆزوعی هورمز خاڵی هاوبەشی هەردوو لایەنە کە بکرێتەوە هەم ترەمپ ڕزگارێ بێ لەم فشارانەی لەسەرەتی هەرچە نەفریای ناکرێت بۆ هەڵبژاردننی کۆنگرێس و بۆ داهاتوو تازە زیانەکە گەشتووە ئەو کاتە ئەتوانێت بچێتە سەردەم خەڵکی ئەمریکا و بەتایبەتی ئەوەی کە جمهوری خۆیەتی هەرچی ترەمپ بڵێ قەناعەتیان پێیەتی ڕاست بوو ناڕاست ئەڵێ من ئێرانم لاواز کرد هێزی دەریایی و موشکی و زەمینیم لاواز کردو بۆ 15 ساڵ شتەکەم دواخستووە ئەکرێت لە داهاتوە سەرۆکێکی تر هات مامەڵی لەگەڵا بکات جۆرێک لە سەرکەوتنی هەبێ ئێرانی شەو کاتە ئەتوانێت بڵێ من مامەوە لەبەرەوە سەرکەوتوم بەس ئەگەر شتەکە منی گەشتن بێ بە ڕێکەوتنێکی ئاشتی فرەلایەنە ئەمە کاریگەری زۆر ئیجابی ئەبێ بۆ هەر هەمومان لە ڕۆژوڵاتی ناوەڕاستە بەڵێ چونکە بۆ کورد باشە چکاندی خەڵک پێوا بوو بەن ڕوخانی ئەم ڕژێمە باشترە بۆ کورد ئەوە شە بۆ خوێندنەوە هەبوو زەنی پەیوەندی کورد و جەنگ پەیوەندێکی زۆر ئاڵۆزە ئێمە لە چاڵدەرانە کوردستان بوو بە دوو بەشەوە ڕێی هەموو مێژوونستانە لە دوای یەکەم جەنگی جیهانیەوە بوو بەم چوار بەشەی کە ئێستا هەیە لە دووەم جەنگی جیهانی کۆماری کوردستان دروست بوو بەس دوای سۆڤێت فرۆشتی
هەموو کتێبەکەی نۆشنا مستەفا کورد لە حکوومەتی کوردستان لە گەمەی سۆڤێتا بوو ئەمەیە پەندی لێ وەربژێریەکە بەکارهێنەی لە گەمەی وڵاتانە بەستیمە دیارە دەرسماوان نەگرتووە لەو تاریخە جەنگی نەوەیەکی کەندا و دەرفەتی ڕەخسان ئێمە بووین بە هەرێمێکی دیفاع بوو جەنگی 2003 کوردی وا لێ کرد بە هەرێمێکی فیدراڵی لێرە بەڵام بینیمان لە سووریا کە ئەو شەڕە دروست بوو حکوومەتی نوێ هات کورد زیانی کرد یان قازانجی کرد لەگومان زیانی کرد بۆ چونکە لە جەنگا ئەوانەی بەهێزن ئەتوانن کۆ ببنەوە ڕێکەوتن بکەن لەسەر ئەوەی لە بەرژەوەندیانە ئەوەی ئەبێتە قوربانی میلەتێکی وەکو کوردە ئێستا لە دوای ئەمەی ڕۆژاوا لە دوای ئەو هەڵە استراتیجیانەی ئێمە کردومانە بەداخەوە نیگەرانم ئەجگار بۆ ئایندەی هەرێمی کوردستان و کورد بەگشتی بەدەستی خۆشمان وامان کرد بۆ چونکە وای دانێت تۆ ئێران و تورکیا ئێستا بیانێ ڕێکەوتن بکەن ڕێکەون لەسەر چی لەسەر بەرژەوەندی هاوبەشیان چکە گیورتنی کێشەی کورد چی بۆ لە سەدەی 20 ئەم وڵاتانە چەند دوژمنی یەک بوون لەسەر قەزی کورد یەک قسەیانە بۆ یەک سیاسەتیانە بۆ کورد نابێ پێشکەوێ نابێ خاوەنی بڕیاری خۆی بێ ئیسلام جەنگەی ئێرانیشە بە هاڵە مامەڵا کرا نامێ بچمان دێورتەکاریەوە لەلایەن نەسڕادەرانی هەرێمەوە لەلایەن میدیاکانیانەوە کورد بەگلایەن ڕۆشنبیر ڕۆشنبیرەوە ئەزانی ڕۆشنبیر قسە ئاکات زۆر کاریگەری نییە ئەوەی کە کاریگەری خراپیە ئەوەی کە بڕیاری بەدەستە ئەوەی کە بڕیارە نوێنەرایەتی کورد بکات لێرە و لە پارچەکانی تری کوردستان بۆ چونکە تۆ ئێمە لە ڕۆژێکەم و ئەوانوت هۆشداریمان ڕاستەکەم ڕۆژ کاکەیان ئەم دۆناڵد ترۆمپ کەس نازانێت چیەکە ئیسرائیل بۆ بەرژەوەندی خۆی ئەجوڵێتەوە لە بەرخاتی تۆ نییە ئەمە ئەکە و ئەم جەنگە ئەمریکا ناتوانێت لە ڕووی استراتیجیەوە بێباتەوە ئەمە ڕێی هەموو کەسە شارەزاکانی خودی ئەمریکایە نەک تەنها هینەکە بەڵام بابەتەکە ئەوەیە کە کورد بۆ تووشی زیان بۆ کاک حەکیم لە 75 بیگرە بۆ 88 بۆ تەجروبەکانی تر بنەوە یەک بۆ 2003 بۆ ئەم شەڕی داعش زین 2015 مشتێکم نووسی کە ئێمە شەڕی کردکوک و وینمان پێەکەن مووسڵ دوایش ناچارمانەکەن بکشێنەوە بە شەڕیا بە ئاشتی بۆ چکە ئێمە وتومان چوین ئەم ناوچەیە پارێزی لە داعش نەمانوتمەوە بەشێک لە کوردستان ئەوە ڕوویایان نا چکە هەندێک ئیشکال هەیە لە بیرکردنەوەی کووردا ئەوەی کە بڕیاری بەدەستە بە تایبەتی دایم بە خۆش باوەڕیەوە مامەڵاکە حسابی باشنی سیناریۆ هەکات باشە من یەک نمونەت ئێمێ کە ئێران بۆ توانی خۆی بگرێ ئەوانەی کە لە بەرنامەی ئەتۆمی موشکی ئێران نابوون ئەڵێن کە ئیسرائیل هێرشی کردە سەر عێراق لە سەرەتای هەشتاکانە یەک بنکەی ئەتۆمی هەبوو یەکسەر ئێمە دانیشتنی وتمان ئەمە ڕۆژێک بەڕوو سەر ئێمە ها چی بکەین استراتیژمان چی بێ چیمان کرد بنکە ئەتۆمیەکانمان بڵاوە پێکرد لە ئێرانە وڵاتێکی فراوان هەر یەشی لە شوێنێ هەرێکی وەزیفەیەکی شەیە سەر نەتانس لەگەڵ فۆردۆ لەگەڵ بۆ نەشوێنەکانی تر هەرێکی عێراق هەرێکی وەزیفەیەکی هەیە دووهەم هێزێکی موشکیمان دروست کرد کە بتوانین وەڵامان هەبێت چکە عێراق کە لێ درا هیچ وەڵامی نەبوو سێهەم قسمانە ژێر چیاوە قسمانە ژێر زەویەوە بۆی بە ئاسانی نەکرێتە لەسەر زەوی یعنی تۆ 40 ساڵ بیری لەوە کردووە ئێستا هەرێمی کوردستان ئەمنی قەومی ئێمە چییە استراتیژی ئابووری ئێمە استراتیژی سیاسی ئێمە استراتیژی سەربازی ئێمە چییە نیمانەکە بۆ تت نیگەرانیانی هەرێمی کوردستانە قۆناغی دوای جەنگ یاخود ئێستا پێکێنانی حکوومەت لە عێراقا ناکۆکی ناوخۆیە نەبوونی حکوومەت و پەرلەمانە نیگەرانێکە چییە ئێمە لە هەمیشە هەموو سیاسەکان مانەی کوردستانیشەوە دوو ڕێگەیان هەبوو ڕێگەکانەوەیە بە ئاراستەی گۆڕانکاری ڕێشەی جۆرێک لە دادپەروەری ڕوو بە ڕووبوونەوەی گەندەڵی و بەدەستێنانی پشتیوانی خەڵک بڕۆن یعنی لە تەجروبەی مێژووە ئیمپراتۆریەتێک ئیسە باسی ئێمە باسی ئەمریکاکەین ئەمریکا زلهێزی دنیاە سەرۆکەکەی ناتوانێت بەردەوام بێت لە جەنگ بۆ چکە خەڵک لە ڕۆژی یەکەم و منەمە لەگەڵ توا باس کرد پشتیوانی نییە بۆ ئەم جەنگ باشە ئەمریکا زلهێزەی تر خۆت لەوە زیاتر لە مێژووی مرۆڤایەتی ڕەنگە زلهێزی وان نەبوو بێ ئێمە چۆن ئەتوانین بەردەوام بین ئەگەر میلەتەکە لەگەڵ نەبێ گرفتەکە لەوایە ئێستا هەموو ئامانجەکان بووە بە ئامانجی کەسی و حزبی ئامانجی نیشتیمانی نەماوە وم پێشم وایە کە لە ڕۆژی داخستنی پەرلەمانەوە دەرگای ئایندێکی تاریک بەسەر هەرێمی کوردستانەکە ئێستا پارتی خۆشی باجەکەیە لە 2015 بەڵێ بێگومان چکە تۆ پەرلەمانێک هەیە بەرهەمی 100 ساڵ خەباتی تۆ یەکی دایەخی ئەمە شۆ شتی وایە باجەکەی پارتی چیکە دەڵێ ئێستا
لەو گۆشەگیریەکە هەیەی لەوەی کە ئێستا خۆی لە کوردستان ناتوانێت بە تەنها هەنگاو بنێ لەوەی لە عێراق لە ڕووی استراتیژیەوە تووشی هەڵە و لاوازیەکی ئەجگار بووە بەمانایەکی ترکەک حەکیم تۆ پرۆژەیەکە بۆ ئێمە پێمانوت پرۆژەی هەرێمی کوردستان و کورد کە تۆ 100 ساڵ زوڵمت لێکراوە هاتووی حکوومەتێکە هەیە دەستەسەڵاتێکە هەیە جگە لەوەی ڕێز لە بنەماکانی ئازادی دیموکراسی ناکرێ هەموو ئەوەی کە نادادیە زوڵمەیکان لە میلەتەکە ناتوانێت دەسەڵاتێک وا بەردەوام بێ و لە هەمووی خراپتر پابەستە بە دەرەوە پابەستە بە هێز لە دەرەوە وەرەگرێ هێز لە میلەتەکەی خۆیەوە وەرناگرێ و پێی وایە ئەم کۆکردنەوەی سەرۆت و سامان و پارە و ئەوانە ئەوواکە من ئێستا بۆیە پرسیارم کرد هێزی سبەینە ڕێکەوتنێکی هەرێمی بکرێ وەکو سووریا کەس تەسەوریە کرد پێش مانگێک 2 مانگ پێشەوەی ئەوە لە سووریا لە ڕۆژاوا ڕوویە بۆ کوردی سووریا کەس تەسەوری ئەمەیە کرد لە ماوەی زۆر کەمە ئەمریکا جوابی تەلەفۆنی نەیەوە کەوتنە دۆخێکەوە فریا کەوتن ئەوەی کە ئەتوانن ڕزگاریکەن بۆ نمونە وازیان لە زۆر ئامانج و طموحات هێنا لە پێناویمانەوەیە لەبەرەوە ئێمە زۆر جار کە ئێستامان لەم ئەزمموی هەرێمی کوردستانەیە گەورە بووین بەس ئێمە ئیماراتمان هەبووە زۆر زیاتر حکومی کردووە و دەسەڵاتی زیاتر هەبووە باڵێ ئەی طبعاً حکمی هەموو ئەم منتیقەی کوردی گوە تاکر ماشان و سنە و لەولاوە بۆ بەشێکی زۆر لە باکووری کوردستان و ئەمە مەبەستم ئێمە خاڵی لاوازی کورد بەداغەوە بە تایبەتی لە دوای یەکەم جەنگی جیهانیەوە ئەوە بووە کە تێناگا لە هاوکێشە استراتیژیە نێودەوڵەتیەکان دوای ڕووداوەکانەکەوێ دوای قسەی خۆشی ئەمە ئەکەوێ زانی کورد بۆ زۆر جار فێڵی لێ ئەکرێ بە لەلایەن عەرەبەوە لە عێراقیان و وڵاتانی ترەوە دانیشن دەسەکەن بە وەسف سەنات لە دیپلۆماسیە ئەمە ئەتەکێتە یعنی من و تۆ ئەگەر ناکۆکیش بین گفتو کۆبوونێکی دیپلۆماسی بکەین ئەبێت وەکو مجاملەش بێ وەکو ئەتەکێتیش بێ باشە جۆرێک لە مجاملەی بەرامبەرەکەیت باشە کورد ئازانی ئەمە ڕاستە سیاست ئەوە نییە کە ئەوترێ سیاست ئەوەیە کە لە پراکتیکا ڕۆدا ئێمە لەم جەنگەی ئێرانە بەڵێ لە ڕووی فەرمی و ڕسمیەوە سیاستەکە دروست بوو من پشتیوانیم کردووە کە کورد بەشێک نەبێ لەمە عێراق بەشێک نەبێ لەمە بەس هاوکێشێکی زۆر مەترسی جاران ئێمە ئەمانوت حکوومەتی عێراق حەشتی شعبی بۆ پێ کۆنترۆڵ ناکری ئەم جارە حەشت لە ئێمەشیە گروپەکانیان هیچ نەبێت لە ئەمریکیشەیە چی ڕوویە حکوومەتی عێراق بە فەرمی وتی حەشد و مافی هەیە وەڵام باتەوە چونکە لێ درێ ئێمە گۆڕانکارێکی ڕیشەییە لە سیاسەتی ئینانی سبەینێ تو ئەگەر شەڕت ڕوبەڕوو بێتەوە پرسیارەکەی من ئەمەیە یا ئەبێ میلەتت هەبێ یا ئەبێ هێز و سوپای گەورەت هەبێ یا ئەبێ چێکی پێشکەوتی ئەبێ هاوپەیمانێ هەبێ کورد ئێستا هیچیانی نییە دەسەڵاتدارانی هیچیان نییە هیچیان کاتمان کە ماوە سەردۆسی چەکەکانیش سەرنجی بوو ئەوەی کە یەکێتی دەڵێ پارتی دزیونی و پارتی دەڵێ یەکێتی بردوونی میدیاکانیان ئەوە چۆنەوەی چەکەکانی دۆناڵد ترامپ سەرنج چی بوو ئەستی ململانەکە لە نێوانێکێتی و پارتیا بەڕاستی هێندە دابەزیوە هەموو ئینسانێک هەر کولتوری کوردیش وایە کە تۆزێک بەها بۆ خۆی دابنات ئینانەیەکە زۆر شتێکی خراپە و کە من ئەڵێم ئایندەی نیگەرانم ئایندە ئەتوانی وای بخوێنیتەوە ئەمە ئامادەکاریە بۆ لەتکردنەوەی ئەم هەرێمە جارێکیکە زیاتر تۆخکردنەوەی دوویدارەی هەر بە ڕسمی جاکردنەوەی چکە تۆ کە ئەەکەیتە ئەشەڕێکی واوە گفتوگۆ و چارەسەر و ڕێگەیەکی دیپلۆماسی نییە بۆ چارەسەر لە ئاخیرا ئەبێ بەردەوام بی لەسەر ڕێی خۆت وای لێدێت و ئێستا ڕەنگە لە ڕووی هەرێمیەوە وەلایەنە عێراقیەکانیش گەشتونێتە ئەو باوەڕەی بۆی کورد لاواز بێ ئەبێ دابەشیکەن باشە بە تایبەت سونە زۆر دەرسیان وەرگرت چکە خۆیان ماوەیەک لاواز بوون بەهۆی ئەوەوە ئەوەی پەیوەندی بە چەکەکانەوە هەیە ئەمریکا شتی لێ ناشارێتەوە تەمان ئەوە ئەتوانیت ینی ئاشکرا بێت بابەتەکە بە بڕوای من دروستکراوی دۆناڵد ترامپ خۆیەتی ئەی بۆ پارتی ویشێتی میدیاکانیان زۆر کردیان بەوەی کە هاتووە یان دڵن هاتووە بەڵام لایەنێک دزیونی نە ئەزانی گرفتەکە چی بوو بافڵ تاڵەبانی ئەوەی من بینیم لەگەڵ پیرز مۆرگەن ئەو ڕۆژنامە سەبەرتانی چاپێکردنێکی وتی ئێمە دوو حکوومەتین لە واقعا دوو ناوچەیە کوردستان من نەتوانم دڵنیای ئەدەم کە لە سلێمانی شتی وانە بوو و نامەوێ من شتێ بکەم شتی ترامپ بدزم چکە ئەوە کابراایکی مەترسیدارە یعنی بەی شێوەیەک چکە شت ئەبێ ئینسان بە وجدانەوە بێ لەوەکو خۆی من ئینگلیزیەکەم سیر کرد ئەوەی نەوت کە ئەمە لای پارتیە گرفتەکە لە چیە لە ناو پارتی و هەندێک وا تەفسیریان کرد ئەنجا کەوتنە بڵاوکردنەوەی هەندێک هەواڵ و ڤیدیۆ شت کە ئەمە لا یەکێتی ئەمەیە بەڵام بابەتی شیوە بە بڕای من دروستکراوی خەیاڵدانی ترامپ خۆی بوو
چکە ترامپ لەمان یەکەوە ولا یەکەم وتاری شاکەیایی کە چەنکە کە دەستی پێکرد 28 شوبات وتی چی وتی خەڵکی ئێران ئامادە بن ئەمە دەرفەتە بۆ ئێوە وا ڕزگارتانەکەم بەڵام کە هیچی پێ نەکرا فشاری لێکرا ئەم شتەی دروست کرد ئەژینا چەک بێتە هەر وڵاتێکەوە بە نهێنی ناتوانێ بهێنی باش ئەوکو دو پرسیارم بە پوختەی وەکو جەنگەکە دوورکەوتوە تەرمایی جەنگ ڕوودانەوەی ئەمریکا بە بڕوای من کانک حەکیم 2 ساڵ 3 ساڵ دێنن تۆ گفتوگۆکەی لەسەر ئەم بەرنامە هات کە ترامپ هەڵبژێرا ئەگەر بیری بێ بەرنامەیەکمان کرد لەگەڵ بەشێک لە هاوڕانی ترا کە ترامپ چۆنە بێ ئەم جارە ئەمریکای قەتەم شەڕی نەویستوە ئەمە لە ئەساسە ئەجێندا ئیسرائیل بووە دۆناڵد ترامپ تووشی هەڵە بوو یاخود فێڵی لێکرا کە ئەمە تو ئەکا بە پاڵەوان کۆماری ئیسلامی ئێران لە ناو بەریت ئەمە ئەبێ بە تاریخێکی گەورە بۆ تۆ ینی وایە قەناعەت پێهێنا کە هەمیشە ئاسانە ئێمە ئەم قسانەمان کرد دوایش بڵاو بوو بوو دۆناڵد ترامپ نایە بگەڕێتەوە بۆ جەنگ بە بڕوای من چونکە توانای سەربازی موشەکی یعنی بۆ نمونە پێشەوەی ئەم جەنگە دەست پێ بکە ئەمریکا هەموو کەس لێ ترسا 15-16 بنکەی هەبوو ئەگە بیری بێ من لێرە وتم سانسۆر خراوە لا پلانێت و ئەم کۆمپانیا سەتەلایتەکە ناڵن فێنێ ئێرە بڵاوێتەوە CNN بڵاوی کرد لە ڕۆژانە هەموو بنکەکانی ئەمریکا خاپور بووە لە ناوچەکەی باشە ئەم بنکانەی هەبووە 50,000 سەربازی لە ناوچەکەیە هەبووە هێزێکی دنیای ئەوەی هەبووە بەمە نەیتوانی ئەنجامەکە بێکێ ئەگەر دەست پێ بکاتەوە لە کاتێکە گومانێکی زۆر لای هاوپەیمانەکانی هەیە بنکەکانی نەماوە ڕێژەی موشک و کەرەستەی جەنگی کەم بۆتەوە هیچ لە هاوپەیمانەکانی ئامادە نەبوون لەگەڵی بڕۆن لە ئەوروپا و لە ئاسیاوە بگرە زۆربیان لەگەڵ ئێران کەوتنە گفتوگۆی ڕاستەوخۆ لە حاڵەتیشی وایە چۆن نتوانێت ئەنجامەکانی بەدەست بێنێ بۆیە وتم چەقبەستووی استراتیژیە باشترین سیناریۆ ئەوەیە لەسەر شتێکی کورت و پوخت ڕێ بکەون هیچ نەبێ کۆتایی بە جەنگ بێنن و هەنگاو بنن بەرەو گفتوگۆی داهاتوو بەڵام لەمە هەمیشە کە شتە وترێت لەسەر ترامپ ئەبێ ئەوە بوترێت کەس نازانێت چیەکە ڕەنگە سبێنێ بڕیاریشی کە بە بەڵام لە ڕووی استراتیژیەوە منطقی نییە جەنگ دەست بکاتەوە سپاس دەکەین بەڕێز مامۆستا شەر عومەر عەلی مادومان کە سپاسیان سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ